بانی باش کاک نەژات. بەیتان باش زۆر سپاس بۆیەوە بۆ کورسات کە هەمیشە پشتیوانی گەورەی ئەم فستیڤاڵە بووە. بەڵێ کاک نەژات وەکو ساناوتی ئەگەر پێمان بڵیت بە کورتی لە خولی یەکەمیەوە کە چۆن دەسان پێکرد و بیرۆکەی ئەم فێستیڤاڵە لە چیوە بۆ فێستیڤاڵی شانۆی شەقامتان هەڵبژار بە کورتی باسێکی ئەو خولانەی ڕابردوومان بۆ بکەی بۆی بینە سەر خولی نوێم و باز لە ئامادەکاریەکانی ئەم خولە بکەین. من لەوە دەست پێکەم دوو ڕۆژ پێش ئێستا کاتێک فۆرمی بەشداریکردن بۆ گروپ و تیپەکانی هەموو دنیا بڵاو کرایەوە یەکێک لەو هاوڕێیانی خۆم لە کۆمێت نووسی بوو ئێستا بەم وەزعە ناخۆش و نالەبارە ئایا فستیڤاڵی شان و شەقامەکرێ هەرچەنە من لەوێ وەڵامم دایەوە لێرەش ئەمەوێ بەگشتی وڵام دەمەوە. ئێمە لە 2014ەوە دەستمان کردەوە فستیڤاڵ 2014 شەڕی داعش بوو کەرکووک لە بەرەیەکی گەورەی شەڕا بوو دەیان ڕۆڵەی ئەم کوردستانە لەگەڵ عێراقا لە ینی بەداخەوە کە شەهید بوون موچە نەبوو وەکو ئێستا ئەو کاتە زیاتر لە 4 مانگ موچە بڕابوو پارە نەبوو بەڵام ئێمە بیرۆکەی فستیڤاڵی نێودەوڵەتی شان و شەقام لە کەرکووک لە 2014ەوە لەناو ئەو شەڕ و بێپارەی و بێمەعاشی و گوزەرانە ناخۆشە دەستی پێکردلەوە کە بڕارێک دەرچوو لە پەروەردەی کەرکووکەوە هەر لەو کاتە کە دەرچوانی پەیمانگەی و نێرجوانەکانی کەرکووک بەشی شانۆ بێبەشە بن ئەگەر لە بەرنامەی ئەم ساڵە دامەزراندن بوو بەشی شانۆ وەرناگیرێت بۆکو مامۆسایەک لە قوتابخانەکان. من لەگەڵ هاوڕێکانمان بیرمان لەوە کردەوە ئێمە بەرد ناوێژینە پەروەردەی کەرکووک و یاخود بەشی سەرپەرشتیارانی دامەزراندن یاخود بەڕێوەبەری پەروەردە کە بڕیارەکەی هەڵە بوو چکە شانۆ لە هەموو دنیا لەناو پەروەردەیە وەکو بەشەکانی تری هونەر کە شێوەکاری و مۆسیقایە و سینەمایە هونەر بەگشتی لە هەموو دنیا چۆتە ناو پەروەردەوە بۆیە پەروەردەکەیان یاخود شارستانیەتیان لە پێشەوەیە بۆیە بە 5 نمایش لەگەڵ هاوڕەکانمانە کردمانە یەکەم دەستپێکی فستیڤاڵ دژی ئەو بڕیارە لە ماوەی 1 سەعاتە فستیڤاڵەکە لە بەردەم سەرپەرشتیارانی پەروەردەی کەرکووک دەستی پێکرد هەموو ئەعلاممان کۆ کردەوە 5 نمایش دژی ئەو بڕیارە و گەندەڵی و نەعەدالەتیەی کە بەتایبەت لەو سەردەمەیە کە بەڕێوەبەری پەروەردە و بڕیاری دەرکرد کە تاکڕەوانە بوو بۆ هونەرمەندان ئەلەو کاتەوە دەستی پێکرد. یعنی گرنگەکەی لەوە بوو ئەتوانین بڵین ئەمە وەکو پەرچەکردارێکیش بۆ دروستبوونی فێستیڤاڵە کاک نەژات. بە تاکید بۆیە لە سەرتای قسەکردنی ئەو خاتونەوتی ئەم فستیڤاڵە ساڵ بە ساڵ لە گەشەکردنایە گەشەکردنەکە لەوەیە ئەم فستیڤاڵە لە پەرچەکردار و لە نەعەدالەتی دروست بوو بۆیە ساڵانە ئێمە هەوڵ و هەمەتی گەورە ئەدرێ بۆ ئەم فستیڤاڵە دەستی پێوە بگیرێ و ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ گەورەتر بوو. هەشتمین فستیڤاڵ کە ساڵی پار لەلایەن وەزارەتی ڕۆشنبیر حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری نووسنگەی جەنابی کاقوبات و کاقوبات خۆی کاک شاڵا محەممەد لەگەڵ کاک ئاسۆمامەند و جەنابی پارێزگا و لەگە کاحەمەیە بەڕێوەچوو 24 وڵات ئامادە بوو. ئێمە ئەم ساڵ 2 ڕۆژ پێش ئێستا فۆرمی نۆیمین فستیڤاڵمان بڵاو کردەوە بۆی گروپەکان بەشدار بن. باشە تا ئێستا بڕیار دراوە کە چەند دەقی شانۆیی وەربگیرێ کاک نەژات؟ وەڵای وەکو بڕیاردان بڕیار لەسەر ئەو نمایشانە ئەدرێت کە بۆمان دێ لە ڕێی فۆرمەکەەوە ساڵی پار کە 2024 بوو زیاتر لە 70 بۆ 80 بەرهەمی شانۆیمان پێگەیشت لە هەموو دنیاوە لە وڵاتی واوە پێمان گەیشت و تەنانەت قونسڵخانە و سەفارەتیان نەبوو نەمانتوانی
بیان هێنینە ئێرە وەکو کۆنغۆ وەکو کینیانی هەنێ وڵاتە بوو تەنانەت سەفارەتیان نەبوو ئێمە بتوانین بیان هێنین بۆیە ئەم ساڵ چاوەڕوانی گەوراکەین لەبەرەوەی ساڵی پێش ئێستا لەسەر ئاستی ناوچەکە لەسەر هەموو دنیا هەر لە ئیسپانیا و لە فەڕەنسا و لە بەلجیکا و لە ئەڵمانیا و لە یابان ئەم نمایشانە هاتنە کەرکووک لەسەر ئاستی ئەوروپا و ئەفریقا و ئاسیا و خەلیج و وڵاتی عێراق و دەوروبەری دەنگدانەوەی گەورەیە بوو بۆیە چاوەڕوانی زۆرترین نمایشەکەین کە ئەم ساڵ بەشدار بن. باش کاک نەژات باسی لەوە کرد کە ڕەنگە 24 وڵات زیاتریش بەشدار بێ ئەمێ پرسیاری ئەوە بکەم یعنی لە ئێستاە کەرکووک خۆتەزانی کە چەندین ساڵ بوو دابڕابوو لەو پرۆژەی خزمەت گوزاری و لەو پرۆژانەی کە پێویست بن بۆ شارەکە ئەنجام بدرێ ئەم میوانانە کە ێنە شاری کەرکووکەوە شوێنی مانەوەیان نان خواردنیان ئەو پێداویستیانی کە پێویستیانە یعنی چۆن ئەمانە توانی وتانە لەگەڵ ئیدارەی پارێزگاری شارەکەی هیچ هەماهەنگیەکەیە کە بتوانن ئەم لایەنانە هەمووی ڕێک بخەن بۆی ئەو میوانانەی کەیەن بتوانن با دڵێکی خۆش و بە مێشکێکی ئارامەوە لە شارەکەیان نمایشەکانی خۆیان بکەن ڕەنگە ئەمە تۆزە قورس بێ ینی چۆن بەرنامەتان بۆ ئەم شتانە داناوە بەپێی تەجروبە ئێمە 8 ساڵمان تێپەڕان طبعاً نایشارینەوە یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی گەورەی هەیە لەم فستیڤاڵە هەر خۆی بە تایبەت خاوەنی ئەم فستیڤاڵە ئەگەر لە وەزیر ڕۆشنبیریەوە بێ ئەگەر کاکە ئاسۆمامەند بێ ئەگەر جەنابی پارێزگا و هەموو بەرپرسان و ئەندامانی پەرلەمانی یەکێتی نیشتمانی کوردستان لە پشتی ئەم کارەوەن نایشارینەوە کەرکووک شارێکی شارستانیە لەوەی خۆتان زۆر باش بزانن ئەم شارە 100 ساڵ و یعنی 100 ساڵی زیاتری تێپەڕاندووە لەوەی کە شانۆ هەیە لە 1920ەوە کاتی هاتنی بەریتانەکانەوە ئەم شارە بە شارێکی شارستانیت و پڕ هونەر و کەلتور و فەرهەنگ لە قەڵەمەدرێ بۆیە بە تەکید قورسە بە تایبەت لە شاری کەرکووکە دەیان ململانی سیاسی و تەنانەت زمان و نەتەوەیش هەیە بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمانەوە قۆناغە تێپەڕێنین. کاک نەژاد و خۆت ئاماژەت پێدا کە چەندی لایەنی سیاسی هەیە لەوێ بێگومان شانۆ لە ڕێگەی شانۆی دەتوانرێت چەندین پەیامی کۆمەڵایەتی بگەندرێت کەرکووکیش یەکێکە لەو شارانی کە چەندین ئاین و نەتەوە و مەسەبی جیاوازی تێدا دەژی تا چەند توانیونتانە لە ڕێگەی ئەم شانۆیانی شەقامەوە بتوانن پەیامی پێکەوە ژیان بگەێنن. ساڵی پێشوو بڵین ئێمە بە ناونیشانی پێکەوە ژیان دەستی پێکرد فستیڤاڵەکەمان هەموو ساڵێک ناونیشانێکیە ساڵی پار لەبەرەوەی پارێزگارێکی کورد بوو ئەویست هەموو نەتەوەکان یەک خاتەوە ئێمە بۆ پشتیوانی لەو پەیامەی کاکڕێبوار تاڵەبانی و کاکڕێبوار تەها توانیمان پشتیوانێکی گەورەی بۆ لە ڕێم فستیڤاڵەوە پێ بگەێنین لە شەقامی کەرکووک هەموو زمانەکان تورکمان عەرەب مەسیحەکان کورد پێکەوە لە شەقامێکی گشتی کە زۆربیان ئەو شەقامی کە ئێمە دەستپێکمان دەست پێ کرد برایانی تورکمان بوون برایانی عەرەب بوون واتە فستیڤاڵەکەی شەنگاوێکی گەورەی ناکە چووە ئەو بەری شەقام ئەو بەری جسر کە تێکەڵەیەکی گەورەیە هەیە ئەمە بخۆی پەیامێکی گەورەیە بوو ڕنگدانەوەی گەورەیە بوو لەسەر ئاستی هونەری و سیاسی و کۆمەڵایەتی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام. باش کاک نەژاد باسێکمان لە مەرجی وەرگرتن بۆ بکە ئەو مەرجانە چین کە داتاناون وەکو بەڕێوبەری فێستیڤاڵ وەکو ئامادەکاری ئەم فێستیڤاڵە ئەو مەرجانە چین کە داتاناون بۆ ئەو گروپانەیە خودە و کەسانەی کە بەشدارە بن لە شانۆی شەقام لە کەرکووک. طبعا ئەو فۆرمی کە بڵاو بووەتەوە هەموو مەرجەکانی تێدایە و مەرجانی کە زۆر سەرەکین ئێمە هەمیشە وەکوتم دروشمێکمانەیە دروشمی ئەم ساڵ چەند ڕۆژێکی کە ئەعلان نەکرێ لەو مەرجانی کە زۆر گرنگن هەمیشە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کەرکووک و شەقامی کەرکووک چی پێویستە گرنگی ئەدەینە ئەو نمایشانەی کۆمیدین و
باس لە معانات و کێشەی هەموو دنیاکە بەڵام لە ڕێی کۆمیدیاوە ئەو مەرجانی کە زۆر گرنگن ئێمە لە فۆرمەکە تێدایە نمایشەکان نابێت لە 10 دقە کەمتر بێ و سەروی نیو سعات بێواتە 30 خولەک ئەو مەرجانی کە زۆر گرنگن نەدا لە بابەتی ئاینی بابەتی ئەمەرجانە مەرجێکی ستانداردن کە لە نێو فێستیڤالە نێودەوڵەتیەکانی ترابوونیان هەبێ کاک نەژادیە تایبەتە بە فێستیڤاڵی شانۆی شەخام لە کەرکووک. ئەم مەرجانەمەیان تایبەتن بە کەرکووک لەبەروی کەرکووک وەکو خۆمان نەزانیاڵەن عێراقێکی بچووک ئێمە بێ ڕەچاو و معاناتی هەموو زمانەکان بکەین هەموو تایفەکان بکەین چکە دەیان هەتا جۆراوجۆری ئاینی تێدایە وەکو مەسەلەی کاکەیەکان و ینی هەموو بابەتەکانی تایە زۆر بە هەستیاریەوە ئێمە لەگەڵم فستیڤالە مامەڵاکەین بۆیە ئێمە هاتوین چێژ و جوانی و پێکەوە ژیان لەم شارە گەورەترکەین و دروستکەین نەکۆم لە ڕێم فستیڤالەوە ینی بابەتێکێک لەو بابەتانە بدا لە زمانی یەکێ لە زمانەکانی کە یاخود یەکێ لە ئاینەکانی کە بۆیە هەمیشە ڕەچاوی زمانەکانەکەین و ئەو بابەتانی کە بۆمان دێ زۆر بە دیقەتەوە کاری لەسەرەکەین خوێندنەوەشمان کردووە بۆ بینەری شەقامی کەرکووکی کە بینەرێکە هەمیشە بەر خەم و خەفەت و کوشتن و بڕین و هەر لە 2023ەوە کە ئەم شارە ئازاد بووە و پێشووتر کە ڕژێمێکی گەورە ستەمی لەم شارە کردو بە تایبەت کەرکووک پێویستی بە ئەجوایەکی زۆر تەرفیهی هەیە کۆمیدی هەیە خۆشی هەیە چکە ڕۆژانە لەم شارە کارەسات و کێشە و ململانێ هەیە هەرچەنە ئێستا کەرکووک یەکێک لەو شارانەی کە زۆر ئارامە یەکێکە لەو شارانەی کە پێکەوە ژیان لە دوای هاتنی جەنابی کاکڕەبارۆک و پارێزگا هەموو ئەو لایەن و زمانانەی کۆ کردوتەوە لەسەر مێزێک بۆ پێکەوە ژیان ئێمە شەمانەوەەوە زیاتر گەورەتر کرد. باشە کەواتە مادەم باست لە گەورەترینی گەورەتر و گەشە سندنی ئەم فێستیڤاڵە کرد با باسێک لەوە بکەین ئەم فێستیڤاڵەتان بردووەتە زانکۆکان ناوچەکانی تری دەرەوەی کەرکووک بیرتان لەوە نەکردوتەوە کە ئەم فێستیڤاڵە ببەنە شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ نمونە لە سلێمانی لە هەڵەبجا لە کەلار لە کفری بۆ ئەوی زیاتر گشتگیرتر بێت و زیاتر گەشە بێت یاخود ئەم نمایشانە بەرنە شارەکانی تری هەرێمی کوردستان بۆی زیاتر گەورە بکرێ و لە گەشە سندنا بێت. بەڵێ تەبعاً وەکو هەنگاوی یەکەم ساڵی پێشوو ئێمە نمایشەکانمان بردە بڵێن شارچکەی پردێ لە قەرەنجیر ئەم ساڵی پارێش بیرۆکەیەک هەبوو ئێمە چۆن بتوانین بەشێک لە نمایشەکان ئەو شارانی کوردستان و سلێمانی هەولێر یاخود ئەوانەی کە ئەتوانین ئێمە کۆنتترۆڵی بکەین و زۆریش دوور نەبێ نمایشەکان بەرینەوێ بیرۆکەیەک وا هەبوو ساڵی پێشوو ئێمە ئەم ساڵ دراسەیەکەین کاری لەسەرەکەین هیچ نەبێ بتوانین لە کاتێکە ئەم نمایشانە ئەکرێ جە و کەشەکەی خۆش بێ بتوانین هەر نەبێ لە شوێنە گەشتیاریەکان چەند نمایشێکی زۆر دانسقە و گەورە و جوان ببینە ئەو شوێنانە ئەگەر کەشوهەوا گونجاو بێت چکە ساڵی پار بەڕاستی کەشوهەوا لەو پەڕی خراپیا بوو بۆ ئێمە بەڵام خۆشبەختانە نیو کاچ بێ پێشەوە ئەو بارانە بە خوڕێکە لە شاری کەرکووک بوو وەستایەوە و ئێمە کارەکەمان کرد بەڵێ بیرۆکەی ساڵی پار هەیە ئەم ساڵ دراسیەکەین بۆی بتوانین بەشێک لە نمایشەکان ببینە دەرەوەی شاری کەرکووک بە تایبەت و شارانی کە بۆ نمونە لە کەرکووکەوە نزیکە بە تایبەت سلێمانی یاخود هەولێر یاخود ئەوانی کە شوێنی گەشتیاری. باش کاک نەژاد ئەم فێستیڤاڵانە کە ئاکرێت لە هەر شوێنێک بێت لە تاوی جیانە پێویستی بە دامی مادی ئەبێتەوە پێویستی بە پشتیوانی و پشتگیری مادی ئەبێت لە ئێستاە کە ئەم فێستیڤاڵە لە شاری کەرکووک ئەنجام مەدرێت ئەمێ بابەتەکە بەم شێوێ لێو پرسم جەنابە خۆت ئەندامی چەند فێستیڤاڵێکی نێودەوڵەتی وڵاتانی عەرەبیت هیچ یەکێتیەک هیچ یەکبوونێک هیچ ئیتیحادیەک دروست بووە کە بتوانی لە ڕێگەی ئەم فێستیڤاڵە نێودەوڵەتیانی لە وڵاتانی عەرەبی ئەکرێت و ئەنجام ئەدرێ پشتیوانیەک بۆ ئەم فێستیڤاڵی کەرکووک دروست بکەن لێ لەبەرەوەی لە ئێستەیە
ئەم فێسیڤالە تاکە نمایندەیە توانین بڵین کووردە لەسەر فێسیڤاڵی شانۆی شەقام یعنی هیچ هاوکاریەک ئەکرێن یا ئەتوانن هیچی بۆ بکەن دوای لەسەر بابەتی دەعمی مادی و بودجەی فستیڤاڵ حەزەکەم ئیشاری پێ بدەم و قسە بکەم بەڵام وەکو ئەو هاوکاریە و ئەوەی کە تۆ باسەکەی تەبعا من لە چەند تۆڕێکی نێودەوڵەتی لە دنیادا ئەندامی سەرەکیم لەو کاک نەژار ڕزگار هەمی پێوتم ئەتوانم هەمی پێ بڵم بۆیە ئەمێ خۆ بیڵیت زۆر سپاس کاک ڕزگارەکەم کە هەمیشە پشتیوانی ئەم فستیڤاڵێ و جەنابتان من پێم خۆش ئەوە بڵم لە چەند تۆڕێکی نێودەوڵەتی من وەکو سەرۆکی فستیڤاڵ ئەندامم لەو تۆڕانە یەکێک لەوانە لە تونس تۆڕێکی گەورەی تقریبا 20 سەرۆک فستیڤاڵێکین لە دنیادا نەکو بەس عەرەبی ئەوروپی لە مەسڵش بە هەمان شێوە ئەوەی کە گرنگە لە ئیمارات من لە یەکێک لە تۆڕە زۆر گەورەکانی دنیا زیاتر لە 32 سەرۆک فستیڤاڵین 2 ساڵ پێش ئێستا لە وڵاتی ئیمارات لە فستیڤاڵی نێودەوڵەتی فوجەیرە کە ئیمارەیەکە گەورەترین فستیڤاڵیان هەیە ساڵانە زیاتر لە 500 بۆ 600 وڵات نمایشە نێرە بۆ فستیڤاڵە من لەو تۆڕە وا لە هەوڵام تەبعا ئەوەی کە شانۆکار و کاری هونەری بێ پەیوەندی بکاتە تۆڕەکان و تەنها توانێ لە وڵاتی ئیمارات سوود وەرگێ لەبەرەوەی وڵاتی ئیمارات لە ڕووی گەشەکردنی هونەریەوە گەشەگرتنێکی زۆر گەورەی بەخۆیەوە بینیە ئەو هاوکاریانیش کە بۆ وڵاتانی عەرەبی دێت تەنها لە وڵاتی ئیماراتەوە من زیاتر لە 5 ساڵە کار لەسەرەوەکەم بەڵام تاکو ئێستا بەس لە ڕووی معنەویەوە هاوکارم بوون ئەو تۆڕە یاخود ئەو وڵاتانە نمایشم بۆ نێرن کەسی پسپۆڕم بۆ نێرن شانۆکاری زۆر دەتوانام لە ڕێ و تۆڕۆ بۆ نێرن بەڵام وەکو مادیەن نەخێر تەنها هاوکاری مادیەکە حکوومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری بووە بە تەنها جگە لەوەیش لە سەروی حکوومەتی هەرێمەوە تەنها یەکێتی نیشتمانی کوردستان دەستی بەم فستیڤاڵە کردو بێگومان ئێمە پرۆگرامی ترمانە بێت لەگەڵ بەڕێستانە باز لە فستیڤاڵەکە دەکەین کاتێکەوتە نمایشکردن دەبێ پرسیاری ئەو لێ بکەم بە کورتی چکە کاتی بەڕاستی پرۆگراممان کەمە دوێ پرسیاری ئەو بکەم بە دیاریکراوی مانگی چەند ئەم فستیڤاڵە دەکرێت و شانۆیەکان نمایش دەکرێت و چەند ڕۆژیش دەخایەنێت ئەم ساڵ ئامادەکاریمان کردو بۆ مانگی دە یەک مانگ بێنینە پێشەوە هەمیشە لەبەر ئەو هۆکاری کە کەشوهەوە زۆر جا لە مانگی 11 خراپ بووە ئامادەکاریمان کردو بۆ مانگی دە پرسیاری دووەم نەمزانی بیرم چوو وتم چەند ڕۆژ دەخایەنێ ببوورە کاک نەژاد بەڵێ ئەم ساڵ گۆڕانکاری بەسەر کاتی فستیڤاڵشا دێ ئێمە ساڵانی پێشوو 3 ڕۆژ بوو ئەم ساڵ ئامادەکاریە کرێ بۆ 5 ڕۆژ لەبەرەوەی ئەو بیرۆکی کە هەیە ئێمە بتوانین ڕۆژێک تەرخانکەین بۆ شارەکانی تر یاخود بۆ گەشتێک یاخود بۆ شوێنێکی گەشتیاری دەیان نمایش لەو شوێنە لەو ڕۆژەیە پێشکەش بکەین. بەڵێ کاک نەژاد نەجم سەرۆکی فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام کام بەیانێ لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو ئێمە ویسمان زیاتر لەگەڵ تابی بەڵام ڕزگارە لە قەی ناکە لە بەرنمەکانی ترا بەرنامەی ترمانە بێت لەگەڵیانە و لەسەر شانۆیەکان و لەسەر فێستیڤاڵەکە سپاسکەم سپاسم بانیە کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی دەست خۆش بە هیوای سەرکەوتن.